پاشی گفتوگۆ موافقەتی کرد کە هاتێن برادران یەکێتی یەکسەر بیریان لەوە کردەوە لەو 5 کەسە تەماشایان کرد سییانیان یەکێتیە جێگرەکە و وەزیری پلاندانان و وەزیری دارایی ئای وتە دەستخۆش بیتن زۆر باشە کارش باش کردومانە وایە گۆڕا ئێستا حکوومەت گۆڕاوە لەو 5 کەسە ئێستا بەس کاک قوبات ئەندامە جێگرە دەبێ ئێستا یەکێتەکان بڵێن بڕۆ هەڵەوێشێنە و قانون هەڵوەشێنەوە لەبەرەوەی ئەمە هیمان ئێن مەقسەدم لەوەدایە هەر قانونێک دادنێن بیر لەوە بکەین ئەم قانونە بۆ ئەمڕۆ نییە بۆ ئایندەیە بۆ دوار ڕۆژە ئەگەر وا بیر بکەینەوە بەشێکی زۆر لە کێشەکانمان وەڵا دەکەین من پێم وایە ڕق و چینە و فەرهەنگی شەڕی ناوخۆ گەورەترین کۆس بن بۆ گەیشتن بە تەوافق کەلیمەی سازان بەکار نایەنم لەبەرەوەی کاک دکتۆر وتی ڕقم لێتی بەڵام عینی شتە شەڕی ناوخۆ ملەتی تەقسیم کردووە ئینتیمای حزبی زۆر تەعەسوبی تێدایە ناتوانێ زۆربەی زۆری خەڵک ئەندامانی یەکێتی و پارتی دوایش گۆڕانیش کە لە یەکێتی جیابووە هەمان فەرهەنگە ناتوانێت بیرەکی مەوزوعی بکاتەوە بێ ئەوەی ئەو مێژووە لەبیر بکە چۆکم هەر گرژێک بێتە پێشەوە مێژووەکە حازرە هەروە پارتیش تەبان حازرە بۆ ئەوەی تەفسیر بکە ئەندامەکی یەکێتی بچێتە وەزارەتێک ڕووی نەدەنێ یاخود کادرێکی تێنەگەیشت و ئەفم دەکا لە هین پارتی ڕەفتاری خراپبیتن لەجیاتیوە تەعاملێکی بکاتن ئاوا چرپەیەک بکە بڵێ ئەوە جەلالیانە ئیشەکەی مەڕوێنن دێتە دەرەوە هەزار زنێوەدا ئەچێتە مەڵبەند و مشکلەکان زیاتر هەڵەکاتن هەروە بەنسبەت لە مەنتیقەی سلێمانیشە پارتی بچێتە ڕەنگە بە هەمان شێوە ڕەفتار بکرێت بۆیە چەندین جار لە کۆبوونەوەی سەرۆکایەتی ڕەنگە لێرە کاک ڕۆژ شایدین بۆ بداتن یعنی هەر پێنجلایەن کە دادەنیشتین لەگەڵ جەنابی کاک مەسعود و کاک نەچیر و مام جەلال و کاک کۆسەت هەمویان زۆر بە ڕاشکاوانە دەمگووە ئەگەر چارەسەری ئاسەواری شەڕی ناوخۆ نەکەن ئەو هەرێمە بەرەو خەتەر دەڕوات دوو جار سێ جاریش لژنەمان تەشکیل کرد بە سەرۆکایەتی کاک نەچیروان کە بچێ بۆ کۆبوونەوار بکاتن لەگەڵ مەڵبەند لەگەڵ لقەکان و هەموو دائیرەکانیش بێنێتن بۆ ئەوەی لە چێن دەرکەم و کوڕی هەیە لای بن نەکرا دوایە کە نەکرا ئەم جارە نەکرا وەزەکە بەرەوە خراپتر ڕۆیشت قەیرانەکانی تر هاتن اینجا کە ناکۆچی بوو کە خلاف بوو بە تەئکید هەرێکە بە نەوەکی دەکا سعری نەوت هاتە خوارەوە دووەلیەن دیارە لە پێشچاومان لە $100 بووە $40 دیارە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم پارەکەی کە دێ بۆی داهاتەکەی 95 نۆت ئەگەر نەڵێم 100 لە داهاتی نەوتە کە پارە نەبینێتن ناتوانیتن وەکو پێویست معاش خەڵک بداتن ناتوانیتن وەکو پێویست بەردەوام بیتن لە ئاوەدانکردنەوە بەڵام لەبەرەوەی خلاف هەیە نە حکوومەت توانی ئەم شەرحە بۆ خەڵکە بکاتن قەناعەتیان پێبینیتن نە با بڵێن لایەنەکانی تر بە یەکێتیشەوە هەمووشمان لە حکوومەت بەشدارین ئێستا لێرە وەکو نوکتەیەک شتێکتان بۆ باز دەکەم یەکسەر دەستیان پێکرد ئیتیهامی حکوومەت بکەن پارەی پێ نادرێ پارە دەخوا فڵان شت من لەو ئەو قسەی معنەوە نییە نەعەدالەتی نییە گەندەڵی نییە خلافاتمان لە سۆشت نییە بەڵام ئیستیغلالکردنی ئەوە کە ئەنەو تۆ حکوومەت نین و حکوومەتیش نەیتوانی شەرحی ئەو وەزعی اقتصادی بکاتن بە پچری باسی دەکرد ئێمەی گەیاندا ئەوڕۆ جگە لەو شتانێک کە باسم کرد جا هەر بۆ نوکتە وەکوتم لە هەڵبژاردندا ئێمە و پارتی حکوومەتێک بوون بەشدار بووین هەڵبژاردنی 2009 لە کۆبنەوەیەکدا برادەرێکی خۆمان حکوومەت بڕیاری دابوو بنزین کەم بکاتەوە لە $900 دینار بۆ $500 خەڵکی هەموو پێخۆشە چۆکم بە حەقیقەت گلەیش زۆر هەبوو بۆ بنزین گران بووە کەمیان کردەوە برادەرەکەی ئێمە وتی ئەرێ خێرە ئەو ئێستا حکوومەت بیرکەوتەوە بنزین کەم بکاتەوە ئەگەر لە بە هەڵبژاردن نەبیتن بۆ چی وا دەکا نیش دانیشتم لە هینەکەوەی
يكسر مسؤولي على مكان بانك قلتم أوي قطعك بلا نكيتوا تبو قلتم أجا كسر بس يبلا فلان كذا قلتي قطعك برادك هات تنشتم قلتم وتشيبو وتبو هني قلتم بات اللي جات شوي بلي كاج عماد دائما مكتبي سياسة جيجري سروج حكومته أو ترحي كردوا حكومتي إقناع كردوا كبزين كم بيتوا بوي إما استقلالي بكين إما بلين بدنك دران مانك أم دسكوتا يشتي بو هنا وانتو دلي أم تو أي حكومتني قلت والله هاي رازك باش كرت قطعت كرت ذا مقسم لو دايا أم تيجي اشتنك ما نهبيتن توافق ضرورية وتيجي اشتنك ما نهبيتن أجر ريكوتن ما نكرت بابل بين ريكوتنا دي مسر سيب كين يستا من لا اشتيك تاندي سامبو باز دكم باشينو توهشت ريكوتني استراتيجي ركوتني واشنطن استراتيجي نيوان سروك مامزلال وسروك بارزاني كوبنوا دست بيكر بيني هردو مكتبي سياسي سطو سيوشش كوبنوا ما كردبو بله وزع كمان راقرتبو شر نبو بلا منقيشتمونا حلجي جزري دوايا يا زي سبتمبر رويدا كيا زي سبتمبر رويدا كارجي غوربو وران كارجي غوريا مامزلال دعوت بو أمريكا قرجي نيوان بارتيوية شتيشة بو ساوران ما نكد مبادرة بكاكا مسعود يا مكتب سياسي بارتي سردان ما بكن نهاتن لو بيني دا مامزلال بتاير هليكوبتر لا رانيوا تشوبو أنقرة ليوشو تشوبو أمريكا لقرانا ولا أنقرة داواي كرقوتي من دمية سرداني كاك مسعودي بكم مكتبي السياسي كوبي نوا زورينا ما قلت ما كان أبي أتشون بيت نوا تعرفوا بتشوانا وتشأهم متنازل الدكي قراري أكثر يوابو أو تليفون لقى كاك برهم كذب ودبي أريد سيتان قرار دا قلت والله زورينا مكتبي السياسي بيا ناخوشتو بإبراهيم خليل دابي ودلين أوان با نوبتيوانا بعد أوان بين قلت أي ملت شيالي خلق السليماني قلت والله خلق هم بيخوشة ثم خلق عشتي خلق استقراري دي خلق عسايك النوى بيودي دي بيتن وتي لمن بقسي خلقكم هاتو بإبراهيم خليل جنابي كاك مسعود هموستا في مكتبي السياسي وسرك الدايتي مفازة بويان بلا مفازة ايش خوش بو هموتون استقبالي بدانشتن مشهورة أوا بدو خورج دانشتن هاتنا دروا بإعلام كان قلت منو مامزلال وتي كاك مسؤولي وتي اما هيك خلافك مانيا راي كاك رجل قلتي بالله ختاي دكتور فؤاد وعلي عبد الله يا اذا استا من ديروا وميدا كم زنابي كاك مسعود وكو مامزلال بيت وكو مامزلال بي لبخات الملت لبخاتر ملت مبادرة بكاتن عساي بكاتوا تشوكم إما سنجل إيمان هبيتن ليكتري لبرلمان لحكومة لنتيجة أوانا دا مسراوي خلقن تصحيحان بوداوا إشمان بوكردوا بيو مان دي بوين أجر متمانا هبيتن خوشويستي لنيوان مان دا هبيتن لجات الرقوتشينا من ضل نيام هم أوشتانا لبيدة تشتوا بقرينا ودوا فقط بو أو مسالان إيجابيانا كبقازان ماندين وميدج دكم كأما دوا كوبنو نبيتن باش أو بدوا تشون هبيتن دانشتن هبيتن متمانا بقريت توا و إيوش هرخوش من زوج باس.